هەر سەیری کوردستانی خۆمان بکە بەسەر دەشتی شارە زور و دەشتی هەولێر و کۆی ئەوانەیە بەسەر ئەوەشا کە بارانە بارێ ساڵی وا هەیە ڕێکوپێک جوان کە ئەتوانن ئەوەنە دانەوێڵەی تیا بکەن بەشی هەموو عێراقی لێ بن کە چێچن گەنم لە رووسیاوایە هەر لەوێ وایە بۆ خۆی جۆرێکە لە عەذاب کە تۆ سوود نابینی لەو بارانە جوانە کە ئەبارێتە وڵاتەکەت تەنانەت بێ ئاوی توانایی ئەوەت نییە کۆمەڵە سەدی بۆ دروستکەوە ئاوە گل باتەوە ئیسفادەی لێ بکەی لە کاتی ترە هەمووی جۆرێکە لە سزادا بەزێت سەر و کەسانەی کە ئیدعای سەلاح و چاکە ئەکەن بەڵام وانی یگنا کەسێ خۆی خراپە ادعای صلاح و چاکە ناکات سیرەکەی الله جل جلاله نازو نعمەتی بەسەر ئەڕژێنێ و استیدراجە بۆ بەڵام بۆ تۆ عەذاب ئاگادار بەڵێ بەهۆی تاوانەوە باران ئەگیرێتەوە یاخود ئەگەر بشبارێ سوودی نابێ بۆ ئەو قەومە زۆر وڵات هەیە بارانێکی زۆری تیابارێ بەس هیچ سوودێکی نییە بۆیان سیرەکەی لەگەڵ ئەوەیە کە زەویەکی بە پێز و چاکیانەیە بارانێکی باشیشیانەیە ناتوانن تەنانەت دانەوێڵە بۆ خۆیان دابین کەنە چون لە وڵاتانی تر داوایەکەن